نرخی نەوت ئێستا لێرە بە ١٩ لە بۆ مارێژ 200 ڕاوەدەستی بەگەیاندنەوە. باسی ئەوم لۆ بکە بزانم چەند نەوعی نەوتی هەیە ئێستا. نەفەت نەوعی زۆرە، بێجیمان هەیە، کەربەلامان هەیە، بەغدامان هەیە، بەسڕامان هەیە، نەفتی مووسما هەیە، نەفت نەوعی زۆرە وەک کوالێتی لە هەر عەمیان بەرزتر، بێجی لە هەر عەمیان کوالێتی بەرزتر و باشترە. باشەکەی چییە؟ یعنی چ تایبەتمەندیەکی هەیە کە دەرەی باشە؟ باشەکەی ئەوەیە بەغدا و کەربەلا ئەوانە سلڤەریان زۆرە، بێجی سلڤەر ناقسە، لەسەر سۆبەی کرسی ناکە و دووکەری ناکە و لەسەر ئەو شانەیە. باشە. خواست لەسەر کامیان زۆرە؟ خواستی لەسەر نەفتی لە بێجی لە هەر عەمی زۆرتر لە بەغدا ئەوانە بەغدا عالەم زۆر نابە، بەس بێجی لە هەر هەموو نەفتەکەی زیاتر دەڕوا. ئەوان بە چەندین ئەوانەی بەسڕا و ئەوانەی کە باز دەکەی کەربەلا؟ بەسڕا و کەربەلا ئەوانە جارێ نهاتنە سنووری ئەو لێر، بەس ئەوان بێن نەفتی بێجی دادەبەستەوە لێرە. وڵی خوازەسە نەفت زیاد نەبووە، بەس نەفتەکە سعری زۆرە لە بە هەندێک. کار چییە سعرەکەی بەرزە؟ هۆکاری ئەوەیە ئەو نەفتە لە بۆ بایعی دەستەوە، لە بۆ مستەودەعی ئەو نەفتە بێجێ دەستەوە، بەغدا ئەوانە ناچی. خواز لەسەر ئەو شانە نییە، بەس عالەم ئێستا خواستی لەسەر کارەبای 24 ساعتی کابرا دەرێ یەک شیشە ئیتەر پێ دەکەم باشتر لە نەک سۆبەی نەفتی. دەرێ سۆبەی پێکەم مەسروفەکەم زیاد دەبی. شیشە ئیتەرەچ پێ دەکەم پارەکەشم کملو دێتەوە، مارەکەش گەرم دێتەوە.